ئەم مۆزوع براکانم دیقەت دێ لە بینی حودەیفە و لە بینی سەلمان، چونکە مرۆڤ هیچمان مەلایکەت نین. لە بینی سەحابەشدا یعنی لە بینی دوو ڕەفیق دوو برا کێشەیەک ڕووی داوە، کێشەش ڕوو دەدات تا ئینسان لە ژیاندا بێ و مرۆڤ بێ، یعنی مرۆڤین کێشە هەر ڕوو دەدات، چونکە یەکێکمان هەر هەڵەیەک دەکەین. بەڵام چۆن مامەڵە لەگەڵ یەکترکەین؟ مامەڵە لەگەڵ یەکترکەین بە لێبوردن، بە سینگ فراوانی. ئەنجا لە بەتابەتی لە مەسائلی ئیجتیهادیدا براکانم پێویستە سینگمان فراوان بێت، سینگمان فراوان بێت لە مەسائلی ئیجتیهادیدا. لە مەسائلی ئیجتیهادیدا من نەچم ئەو ڕەئیەی کە بەلامەوە پەسەندە لە خەڵکی بکەم بە دینێک کە مەسەلەیەکی قەطعیە ئیجتیهادی نییە. ئەوە غەڵەتە، ئەمە زۆر غەڵەتە کە ئینسان بەو شێوازە مامەڵە بکە. یعنی على سبیل المثال ئایا دروستە شەشەڵان بگرین ئافرەتان شەشەڵانەکەیان پێش قەرزەکەیان بێ یا قەرزەکە پێش شەشەڵان بێ؟ هێمە مەسەلەیەکی ئیجتیهادیە، هەردوو لا دەتوانن بەڵگە بێنەوە لەسەر بابەتەکەی خۆیان. ئێستا تۆ بۆ دەیکەیتە مەسەلەیەکی قەطعی کە ئەنەما خلافی لەسەر نییە، وەڵا نابێ ئەخ نابێ، ئەوەی تۆ نابێ، ئەم قسەی تۆ نابێ، غەڵەتە کاکە. عایشە ڕەزای خۆی گەوری لێ بێت ئافرەتێک بوو گەنج بوو، کەواتە گەنجە تووشی سووری مانگانە دەبێ یان نابێ؟ بەڵێ توش دەبێت. کەواتە چەند ڕۆژی دەڕۆیشت لە ڕەمەزان؟ بەڵێ دەڕۆیشت. دەفەرمێ ئەو قەرزانەی کە لەسرم بوو نەمدەتوانی بیگرمەوە ئیلا کەی نەبێ؟ شەعبان کەیە؟ پێش ڕەمەزانە. ئایا عائشە ڕەزای خۆی گەورە لێ بێ شەوالی نەدەگرت، شەش ڕۆژی شەوالی نەدەگرت؟ بەڵێ دەیگرت. کەواتە سنەتی خستۆتە پێش قەرزەکە؟ بەڵێ خستوویەتی. یەکێکی تر دەتوانێت بێ بەڵگەی ترم بۆ بێنێ، بڵێ تاوەکو فەرزت لەسەر بێ ناگرێت تۆ جارێک چی بکەی سنەتەکان بکەی، چونکە پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی من صام رمضان فأتبعه یا ثم أتبعه ستا من شوال، کەواتە دەبێ ڕەمەزان تەواو بێ ئەنجا شەوال. کەواتە مەسەلەکە چییە؟ اجتهادە. يعني او عالم اجتهاد دەکات لە تێگەشتنی ئەو نەسە، وتر اجتهاد دەکات لە تێگەشتنی ئەو نەسە. ئێستا من بێم تەزەموتم هەبێ بۆ ڕێک بڵێم بەزەوەی من ڕاستە وەی تۆ بیدعەیە، ئەویش بڵێ نای من ڕاستە وەی تۆ بیدعەیە. وڵای هەردووکمان جەهالەتەکەوا بکەین، هەردووکمان بکەین. براکەین بڵێ من وەکو بیرم لێ کردوتەوە خوێندومەتەوە جۆم لە قسەی عولەما گرتو، من ئەو ڕەئیم بەلاوە ڕاجحتر قەولەکەی تۆش وەجیهە مەجالی تێدایە ئەو ڕاجح بێت، تۆش دەبێ وا بڵێ. ئەمما ئێمە ڕەئیەکی ئیجتیهادی لە یەکتر بکەین بە نەسێکی قەطعی، ئەوە خلافی زۆر لە بینماندا دروست دەکات، بۆیە نابێ وا بکەین کە بمانێ بلایەتی لە بینماندا بمێنێ با سینگمان فراوان بێ لە بەرامبەر مەسایلی ئیجتیهادیدا. کاکە حتا لە بەرامبەر هەڵەدا هەڵا برایەک تا هەڵەی کردووە یە قیامەتی لێ هەڵمەستێنە، کاکە چی لێ دەکەیت و هەڵەی کردووە نەسیحەتێکی بکە تەواو، نەسیحەتی کەوت تەواو، ئەمر بە چاکەونەی لە خراپە بکە و سەتریکە. ئەمما تۆ فڵانە کەس نازانی چی کرد، فڵانە کەس نازانی هەڵەکەی چی بوو، لای ئەو باسی کرد، جێشێکی لەسەر کۆکەوە راپۆرتی لەسەر بنووسە لە فەیسبوک تەشهیر بە سومعەتی کە ئیتخوا مەدینە تۆ دەیکی کاکە، ئەمە تۆ ئیسقاطی کابرا بکە یا دەتەوێت نەسیحەتی کەی. تۆ دکتۆرێکی نەخۆشێک دەچێتە لای دکتۆر ئی وەزیفەی چییە؟ تەشخیصی نەخۆشەکە دەڵێ کاکە گیان نەخۆشەکەی تۆ عیلاجەکەتە. ئێستا دکتۆرەکە بۆ نمونە دەبینێ نەخۆشەکە سەرکەشە، دەکرێت دکتۆرە بۆی لە جەریدە بنووسێ بەخوا و نەخۆشە هاتە لام من پێم وت بە قسەی نەکردم، پیاوێکی خراپە ڕەحمی پێ نەکەن بەزیێتیان پێدانێتەوە. دکتۆرەوە ناکە، دکتۆر وەصفی خۆی بۆ نووسی بە قسەی کرد چاک دەکا بە قسەی نەکرد تەواو کۆتایی پێات. ئێستا تۆش نەسیحەتی براکەت کە دەزانی کەوتۆتە هەڵەوە بە قسەی کردی جەزاک الله خێر و جەزاه الله خێر، بە قسەی نەکردی ئەجری خۆت بۆ نووسراوە تەواو لێی گەڕێ. ئێمە لە یەکتر ناگەڕین، بەدوایەتی دەک دەی لەسەریەوە تاوەکو مێشتی دەکۆڵێ تاوەکو لای هەموو کەس ئابڕووی دەبا، دەبێت ئیلا جێشی کۆ کاتەوایان لێ بکە قەناعەتێ پێ بکە و پیاوێکی خراپە. کاکە ئەمە ئوسلوبی مسلمانێک نییە، شوێنکەوتەی سونەت بێ. بۆیە خلاف هەر دەبێت کاکە، بەلامانەوە سیر نەبێت کە خلاف دەبێت، بەڵام سیر لەوەدایە نەزانین ئەدەبی خلاف چییە و چۆن تەعاملمان هەبێ لە کاتی خلافەکە لەگەڵ یەکتردا. بەڵێ